دادوارên فدرالî dike ku serokêberê Donald Trump sujdar bikin. Li bajarê San Diego xwepêşanderên Îranî daxwaza rûxandina rejîma Îranê dikin. Partiya HDP di daxuyaniyekê de êrişa li dijî parlamenterê berê Ferhad Encû şermezar dike. جه دنگ امریکا سلاوو رزن هفکاری من آسو جبارو من صالح دمیجر بوا بینرن هیجا دمجمیر هفته بیانیه لواشنطن پایتختم خلک کنویا برنامه کرد کنکشن جورا پیشکش دکن. لواشنطن دي سي وصلاوي ستافي دنجي أمريكا وأسو جبارو هاوكارم صلاح دميجرتان لبي فرمون لقل دريجي برنامج كمان. کمیته انجمن نونرا امریکا کو وکولینا ایریشا شش چلیا 2021 لسر آواهی کنگرس دیگر روز دوشنبه ج دادوارین فدرال خواست کو دونالد ترامپ جبر رولا وید گورکرنا ایریشا کوجر دا تاوان بار بکن دا خوازا سوجدار کرنا سروک بره کو د دیروک امریکا دا یکم پیشنیاره که کنگرسیا جوی رنگیه او د جوینا گشتیا داویا پانلا نه اندامان ده هاتکو او حجده مهن وکولینان دکن لدور هولدانا ریگرتنا لوگوهستنا آشتیانه دستهلاتش هلا به هزاران پشتگیرین ترامپ و پانیلش وزارت داده خواست که ترامپ به آستین کرنا خبات فرمیین کنگرس کمپلویا خاپاندنا امریکا داینا داخویانین دروین و آلیکاری آن گرکرنا ایریش تاوانبار بکه. لجنەی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا کە لێکۆڵینەوە لە هێرشەکەی شەشی مانگی یەکی ساڵی 2022 دەکەن بۆ سەر کۆنگرێسی ئەمریکا. ڕۆژی دووشەمە داوای لە داواکاری گشتی فیدراڵی کراوە کە دانالد ترامپ بە ڕێگریکردن و یاخیبوون تومەتبار بکەن بەهۆی ڕۆڵی هەڵگیرسانی ئاژاوە. لیژنەی هەڵبژێردراو بە کۆی دەنگ راپۆرتەکەی پەسەند کرد کە ڕاستپاردەی تومەتەکانیشی تیادا بوو. هەر حەو ئەندامی دیموکراتەکە و دوو ئەندامی کۆماری خواز لەگەڵیدا بوون. سەبارەت بەو پرسا سیروان کە جۆمان لەگەڵایە هاوکارمان سیروانم کاتت باش ئەمانەوێت زیاتر زانیاری لەو بارەیەوە بۆمان باسکەیت و بۆ بینەرانی دەنگی ئەمریکا ڕوونکەیتەوە. بله آسو دنباش وکو تا و صالح جی گوت اف جوینا هری داوی یا گشتی بو کش بو خلکی برچاف کری بو دو روزا دوشمه بداوی بو اف جوین وکو وجی گوت هفت اندام دموکرات پیک دهات اف پانل اف کمیته و دو اندام کماری بو خوشی لدجی دونالد ترامپ و آرمان یعنی ودیتنین خوین داوی لپیش گل امریکا داخیان کرین پیشنیارین وان ین توان کرینه هبون یک جوان اوشی کو هاندان جیان آلیکاریا سرهلدانه که لدجی حکومت امریکی و هر و ها ریگرتنا لبر قانون که امریکی او جیا کنگرسه کو وقتا هجمارتنا دنگدانا سال 2020 یا سرکفتنا سروک نوها جو بایدن خالا سیم جی او جی کمپلویا لدجی سخت کمپلویا جبو سخت کرنا حکومت امریکی و یا چاران آسو کمپلویا جبو دانینا داخویانین دروینیان ین سخت اوانا هلبت تشتکی امجبو بینران زلال بکن آسو تبنگه هاوان تنهی کو اف توان و یکسر پیک ورن جبرگو اف کمیته کنگرس تبنگه که وی دآلیه توانباریه ده تنهی تنه وزارت دادوریه الامریکا و دزگهن سرب حکومته دکارن وی که پیک بینن افغانات تنه وکو پیشنیارن دکارن ببن وکو پیشگیریش بو بلگین دنیان لدجی دونالد ترامپ و اندام دنیان کاربدستین دنیان حکومت امریکی د وان بویرن جانیوریا 6 جانیوری 2021 ده پیک ورن. بەپێی زانیاریەکان سیروان تۆ باوەڕت وایە کە بتوانرێت دانالد ترامپی سەرۆکی پێشوو دادگایی بکرێت بە شێوەیەک لە شێوەکان؟
آسو آنکاسبه روژا چهارشنبه و بهتر هورگیرین و راپورت در کevin او آگاهین گو دو کمیته د جوینا خویا داوید بلاف کرن تنه خالص ترکی بون سبه و راپورتا تمام بتواهی ور درکتن وک بیسکادنجی من گود براستی تنه اف توانباری تنه اف هر چهار خالانه تنه دبن آلیکار جبو وزارت دادوریه وزارت داده جبرکو نها کنگرس او دسالات تنه کووی که بکه دواری سیاسی دیجی گلک دبیجن دبکو زیانه بگهینه سروک بری دونالد ترامپ جبرگو دونالد ترامپ بری چند هفتهان بر بجارتیا خو نامزدیا خویا هل بجارتن 2024 جبو سروکاتیه هل بجارتنیه گلک کس و شروع کار دبیجن دبکو اف یک ببا آستنگ لبر هولدان ترامپ کو جاره کدن خوشبو سروکاتیه هل بجیره لاسو وایات تشتکی دویم جبیر نکنه وایات تشتکی دیروکی جاره پیشی دمجوی امریکا دکو براستی جواتک کنگرس امریکی یا کمیته کنگرس امریکی چند توانبارین وصا بویرنگی لدجی سروک کی بری دردخن بله سپاس بۆ زانیاریەکانت سیروان. سروک امریکا جو بایدن دا آخفتنا خوده جبو پیروزکرنا جشن جهویان هانوکا لکشکا سپی که شبونا گوتارا دیجی سامیزمش هرمزار کر سروک دموکرات چالاکیا شوا دوشمه ده جه میوانا را گوت که بیدنگید و درباره دا کمپلویه و پیدویه که نفرت تندی و هستا دیجی سامیزم وره شرمزار کرن جشن هانوکا دمکه ده تی پیروز کرن که پیلک بویرین دیجی سامیزم درکتیه پیش سروک بره دونالد ترامپ لحاوینگه خویا مارالوگو یا فلوریدای میوانداریا کمبونه سروریا سپی کو یا کو هولوکوست رد ککر گروپ که مافین سیویلین جهو سالا بوری 1717 بویرین دجی سامیزم تومار کرن. بڵێ یاسادانەرانی ئەمریکا لەم هەفتەیەدا ڕوبەڕووی وادەیەکی توندەبنەوە بۆ پەسەندکردنی پرۆژە یاسایەکی بەرفراوان کە تا مانگی نوێی داهاتوو بودجەی حکومەتی فیدراڵی دابین دەکات. قەبارە و مەودای بودجەی سەربازی ئەمریکا و خولێکی نوێی یارمەتیدان بۆ ململانەی ئۆکرانیا لە نێو ئەو بابەتە گرنگانەدان کە دانوستانیان لەسرە. فەرمونون لەگەڵ ئەم راپۆرتە. مجارن هستیار داویا سال داتنه پیش گوچگاسپی بایدن آماجه بشاندنا سیستمین موشکین پیتریوت دکت با اوکراینیا دا کل دجیز دگاوین روسیا شر بکد بالیوز اوکراینیا با امریکا دا برنامه دسویکی آی بی سی دا گودی کو پیشگیری گلگا گرنگه. لسر بینه سازی سویل ایریشکی مزن هیه جسدی پنجی تورا انرژی هاتیه ویران کرن دوی ام وی راوستینن و تکانه ریا کو ام وی بکن لهر جیه کی اوکراینا زده کرنا هجمارا بریوانیا اسمانیه. هر روز یاسادانرین امریکا لزده کم بو به ماهی اینانا پاکت یاساییج بو پیشگیری کرنا حکمت یا و سالادارایی لیاونشیان به گهنه رکفتنه که درباره چاکسازی یا کوچبریه. هرچند یاسایا 42 یا سردم کووید یا سنوردار کرنا کوچبران بریار روژا چهارشنبه بهت دو ماهی اینان. یاسایا 42 بدوی بیت دریش کرن حتی که ام پراسی بکارن چاکسازی این کوچبری بکن. کوماری هوشیاری دادن گورا کرنا سنوردار کرن کوچبریه رنگ بیت اگر دروزبونا کشیان سرسنوران. اندامه که کنگرس تکساس گوتا سی وی اس اوراشگاه خرابه. او باهوزه که کوچبر نه و باندور کریه سر هر کسی. کمیته و کلینن هرش 6/4/2021 بو سر کنگرس امریکا اوجد راپورت خویا وداویه و هفته بلاف کرد. به زرامن بلگهنک و دونالد ترامپ توان انجام دانه درباره هولدان خواهین بطال کرنا هلبجارتنی دا وکه نیرین دوزگره کی بره از حضرت کم تیراوی بلگهنک و سروک توانبار به دیتن. کنگرس امریکا دا افسال داب تنه 5 روزن کار کرن ماینه کنگرس نیدد مها ایک داستین خود کوته دا کماری پرانی انجمن نینه رانن جبو راپورتا کاترینا جیپسون هاتین مای دنگ امریکا. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە.
لباجار سان دیگوی ولایت کالیفرنیا جواکا ایرانی لناوندا باجر خوپشاندانک پیک آنی و تیدا داخوازا روخاندن رژیم ایرانی کرد. بهتر زانیاری دوی راپورتی ده. لەڕاستیدا بە مشکی کەسدانە دەهات کە چۆن شتەکان لە ئێراندا هەموو هەفتەیەک پەرە دەسێنێت. کۆمەڵگەی ئێرانیەکانیش لە ساندیاگۆ بۆ ناڕزایی دەربڕین و هوشیارکردنەوە لێرە لە ناوجەرگەی شارەکەدا گرتبوونەوە. لەم هەفتەی ڕابردوودا دوو شتی گەورە ڕوویدا، دوو لە سێدارەدان. یەکێکیان لە زیندان بوو گەنجێکی تەمەن 23 ساڵان بوو، دوو هەمیشان گەنجێکی دیکە بوو کە لە شوێنێکی گشتی لە مەشەد لە سێدارەدرا. دوای سێمان لە تووڕەیی جیهانیدا گەیشتە ئاستێکی لە ڕاددەبەدەر لەم هەفتەیەدا لە کاتێکدا ڕژێم دەستی کردووە بە لە سێدارەدانی خۆپشاندەران. دڵت پارچە پارچە دەبێت. ئەو دوو کەسەی کە لە سێدارە دراون بە تاوانی شەڕ دژی خوددا سزادران. ئەوان ئیتر ئەو ڕژێمەیان ناوێت داوای گۆڕینی ڕژێم دەکەن. پەریا خێزانی لە ئێران هەیە، مانی ڕابردوو لە کاتی خۆپشاندانێکی ئاشتیانەدا ئامۆزاکەی کوشرا. لەوەتەی ئێوە ڕوویداوە جۆرێک لە هەستێکی نوێی بۆ من و خێزانەکەم هێناوەتە ئاراوە. ئەو دەڵێت حکوومەتی ئێران بە خێزانەکەی وتووە کە دەبێت بڵێن بەهۆی کۆڤید-19 مردووە. بەڕاستی بۆ گەیاندنی دەنگیان و ڕوونکردنەوەی ئەوەی چی لە ئێران ڕوودەدات چونکە بەداخەوە لەوێ کێشەی ئینتەرنێت هەیە کە لەوێ داخراوە ئەوان ناتوانن دەنگی خۆیان بگێنە وڵاتانی ڕۆژئاو و باقی جیهان و هەر بۆیە پێویستە ئێمە لە بری ئەوان ئەو کاریان بۆ بکەین. تا ئەو کاتەی ئێرانیەکانیش لە خۆپشاندانەکانیان بەردەوام دەبن، ئەم کۆمەڵگەی ساندیاگۆ دەڵێن ئەوا لێرە دەبن تا دەنگەکانیان بگەێنن. تا ئەو دەمەی ئەوان هەر بکوژرێن و لە شەقامەکاندا بن ئەوە ئێمەش ڕناوەستین. پرۆسەیەکی وزەبەخشی دوولایانەیە، ئەوان وزەی خۆیان لە ئێمە وەردەگرن و ئێمەش وزەمان لەوانە وەردەگرین. خۆپشاندەران هیوادارن چەند شتێکیان لە خۆپشاندانەکان دەست بکەوێت. ئەوان دەڵێن هیوادارن حکوومەتی ئەمریکا بە بەیاننامەیەکی پشتگیریەوە بێتە دەرەوە بۆ ئەو خەڵقەی کە لە ئێران ناڕزایەتیان دەربڕیوە. هەروەها دەڵێن هیوادارن هانی ئەمریکیەکان بدەن تا نامەی ناڕزایی بۆ نوێنەرە هەڵبژێردراوەکانیان. لە کاتێکدا کۆماری ئیسلامی ئێران بە شێوەیەکی توندوتیژانە ناڕزایەتی جەماوەریەکان لە ناوخۆی وڵاتدا سەرکوت دەکات. ماوەی چەند هەفتەیەکە لە هەوڵدایە بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ ناوەکیەکان. وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ئەمڕۆ سێشەممە لە ئوردون لەگەڵ بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا و جێگرەکەی دیداری کرد و لەگەڵ ناوبرا و سەبارەت بە بوژانەوەی ڕێکەوتنە ناوچەکەی ئێران گفتوگۆیان کرد. هاوکات ڕۆژی سێشەممە گرتێکی ڤیدۆی جۆ بایدن بڵاو کراوەتەوە کە تایدا بەڕوونی باز لە مردنی ڕێکەوتنە ناوچەکەی ئێران و زلهێزەکان دەکات. جێی ئاماژەیەکە ڕۆژێک پێش دیداری وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ جۆزێف بۆرێڵ لە ئوردون شاندێکی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی کە بۆ بە دوواداچوون بۆ دۆسەی سێ شوێنی گومانلێکراوی چالاکی ئەتۆمی ئێران چوبوونە تاران دەوترێت بە دەستی بەتاڵ لە ئێرانەوە گەڕاونەتەوە. جۆزێف بۆرێڵ لە دیدارەکەیدا لەگەڵ حوسێن ئەمیری عەبدوڵڵاهیان جەختی لە هەڵوێستی یەکێتی ئەوروپا کردەوە سەبارەت بە دەرەنجامەکانی دابینکردنی فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ رووسیا لەلایەن ئێرانە و ئەگەری گەیاندنی موشەکی ئێرانی بۆ رووسیا. وا بۆ 3 مانگ دەچێت خۆپشاندان لە ڕۆژهەڵات و کوردستانی ئێران بەردەوامە. زیاد لە 500 خۆپشاندەر کوژراون، ئەمە بیاشگەل لە برینداربوونی سەدان بریندار و زیاد لە 18,000 کەس تا ئێستاکە دەستگیر کراون. هونەرمەند و کەسانی شارستانی تیادایە، بەڵام ناڕزایەکان زۆربەی چین و توێژەکانیشی گرتوۆتەوە بۆ ئەو مەبەستە میوانداری مایسترۆ و هونەرمەندی کورد پێدرام شەهلایی دەکەین. کاک پێدرام ئەم کاتت باش. هەموو کاتان باش کاکە سوگیان. زۆر سپاس. پێدرام هەڵبەت سەرباری ئەوەی خۆپشاندان زۆربەی چین و توێژەکانی گرتوۆتەوە، بەڵام هونەرمەندان بەهێز و گوڕێکی جیاوازەوە لە ڕێی هونەرەکەیانەوە خۆپشاندانەکانیان جڵەوداوە، بە تایبەتی ناسیر ڕەزازی و پێدرام شەهلایی و زۆرێک لەو هونەرمەندانە و هاوکات دەرویش و ئیبی و هونەرمەندانی ئێران کە بوونەتە پشتیوانی ئێران. بەڵام ئێران کۆماری ئیسلامی ئێران بە بەردەوامی سەرکوتی زۆرێک لە هونەرمەندان و زۆرێک لە ناڕزایەکان و بە تایبەتی ژنانیش دەکات.
پێم خۆشە زیاتر ڕوونکردنەوەمان بۆ باسکەی لەو بارەیەوە پێرام. بشكل سلااو و ڕێز و حرمەت بۆ جنابەت کاک ئاسۆ و هاوکارانتان لە وست ئەمریکا. ئەوەی ڕاستی بێ مەسەلەکە ڕەنگە کەسێکی وەکو من ئیجازە بە خۆی نەدا کە بێت ئەو شۆڕشە مەزنە هەڵسەنگێنێ بە حکمیەوەی کە قارەمانانی مەیان ئەوانەی کە لەسەر شەقا من ئەوانن دەبێ پێناسی ئەو شۆڕشە بکەن و بەڵام دیارە ئامانجەکەیان چییە بۆ مافی ڕەواکان ئازادی دەربڕین هەروەکی باسم کرد مافی ڕەوای خۆیان هاتنەتە سەر شەقام و دوای ئەوە دەچن کە ئاڵوگۆڕێک پێ بێت کە ئەوانیش وەکو ڕاوی ئینسانەکانی تەواوی مرۆڤەکانی تر لەسەر و خۆی زەویە بە ئازادی و بە دڵی خۆیان بژین. ئەم ڕێگەیەدا مەسئولیەتی کەسانی وەکو کەسێکی وەکو بەندە من ناتوانم لە بڕی کەسانی تر قسە بکەم بەڵام وەکو خۆم من پێم وایە وەزیفەی ئێمە ئەوەیە کە دەنگی ناڕزایەتیەکان ڕازاوە بکەین. من پێم وایە لە ڕێگەی هونەرەوە شۆڕش ناکرێ شۆڕش توانێت فقط هاندەری بورە هونەر یا مۆسیقا لێرەدا ئەتوانێت هاندەری دەنگی جەماوەری گشتی بێت و وەکو ئەوەی کە ئەو شۆڕشە بتوانێت تەزین بکە ڕەنگێکی پێ بدا کە دەنگەکە زیاتر بڵاوە بێت و شتێکە کە من لەسەر ئەرکی سەرشانی خۆم زانیوە و بەو توانایە کەمیەکە بووە یەک دوو بەرهەمان پێکێناوە. بەڵێ پێدرام هەڵبەت ئەمە باس لەوە بکەین کە سەرباری ئەوەی کۆماری ئیسلامی ئێران سەرکوتکاری زۆری کردووە بەرامبەر خۆپیشاندەران بە گشتی بەرامبەر خەڵک بەڵام دەشێوێت سەرکوتکاری و ستەمکاری بەهێز کات بەرامبەر هونەرمەندان. ئێستا یەکێک لە هونەرمەندەکان لە کونجی زیندانە بۆ ئەوەی کە فەرمانی سێدارە بدرێ ئەمە بێجگەلەوەی کە ئێران لەو باوەڕەیە کە سەرکوتکردنی هونەر و مۆسیقا دەتوانێت ئازادیەکانیش سەرکوتکە لە ڕێی سەرکوتکردنی مۆسیقا و هونەر و هونەرمەندانەوە. دەسەڵاتی تاران 43 ساڵە سەرکوتەکە دەسەڵاتی تاران 43 ساڵە عەبایەکی ڕەشی ناوە بەسەر هەشتی جلوەی جوانیە جا بۆیە ئەمە شتێک نییە کە چاوەڕوان نەکرابێت. ئەوەی کە ئێستا ئەیەوێ ڕێگەی کەسێکی هونەرمەند و سزا بدات کە زۆر ناڕەوایە فقط بۆ ترس و وەحشەتە بۆی کە ئەویش نیشان بە چەکێکی بەدەستە بۆتوانێت لەوە ئیسفادە بکات. من پێم وایە لێرەدا نابێت جیاوازی بکەین لە بینەوە کە کەسێکی ئاسایی لە سێدارە بدرێ یا کەسێکی هونەرمەند. ئەوەی کە جێگەی داخەوەیە کە مرۆڤێک ئینسانێک بە 1001 هیوا و چاوەڕوانی سێدارەیە. بۆیە من پێم وایە من فەرقێک ناخەم ئایا هونەرمەندێکە یا کەسێکی ئاساییە هەر کارەیەکە هەر کەسێکە ژنە لاوە پیرە کوردە غەیرە کوردە هەموومانە بەرحاڵ ئێستا لە چوارچێوەی ئێراندا 43 ساڵە ئەو هەورە پەڵە هەورە ڕەشە موجودە و ئەگەر لە بواری مەسەلەی دۆخی کورد و باسی بکەین بەڕاستی ئەمە 43 ساڵ نیە ئەسەن مێژووی کورد بەداخەوە قەت لەگەڵ ئێمە سازگار نەبووە و وڵاتانی زلهێز و داگیرکەران ئەم وحشەت و ترسیان هەمیشە بەکارهێناوە بەڵام تا ئێستا جوابی نەداوەتە ئێمەش بەردەوام بێت. کاک پێدرام هەڵبەت شۆڕشی ژن ژیان ئازادی تەنها لە ناو شەقامەکاندا نەمایەوە بەڵکو بوو بە هەڵایەکی جیهانی و هاوکات بوو بە ناڕزایەتێکی جیهانی بەرامبەر کوشندەگەرایەکانی ئێران و ستەمکاریەکانی ئێران بەرامبەر خەڵک هاوکات ئەمە لە ناو هونەردا ڕەنگی یایەوە و بووە پردی پەیوەندیەک لە نێوان زۆرێک لە نەتەوەکانی زۆربەی نەتەوەکانی ئێرانە بە کورد و فارس و بەلوج و هەموو نەتەوەکانی دیکەوە. پێت وایە کە ئەمە هەماهەنگیەکی گرنگ و شارستانی دروست کردووە بەرامبەر ستەمکاری؟ من ئەتوانم ئەوە بڵێم هیوادارم هەماهەنگیەکی دروست کردبێ و هیوادارم بە قەولی و وشەی فارسی دەڵێ فرسەت تەڵەبانە نەبێ یا بۆ کارێک نەبێ کە خۆیانی پێ دەربخەن یا خۆت بە هەلێکی بزانن کە حتمما کارێکیان کردبێ کە دوایی گلەییان لێ نەکرێت. بەڵام حتا
لەسەر ڕایەوەیشا من پێم وایە ئەم کارانە هەروەکو پێشوو ئەرزم کردی کەسێک کە بەڕاستی خەلاق بێ کەسێک کە بەڕاستی بڕوای بە ئازادی هەبێ ئەگەر پیشەکەی هونەر بێ لە هەر بوارێکا بێت چ وێنە کێش بێ چ نووسەر بێ ژەنیار بێ گۆرانی بێژ بێ شاعر بێ ئەتوانێت فقط تەعزینی کە ینی ئەم شۆڕشە بە شێوەیەک جوان بکە ڕەنگێکی بەهێزتری پێ بدە و من پێم وایە ئێستا بە خوشحاڵیەوە ئەو شتە دەبینرێت بەڵام ئایا ئەمە تاکوێ دەڕوات و ئامانجەکەی چێ ببورە داهاتەکەی چ دەبێ بداخەوە کەس نازانێت هیوادارم کە ئەو خوێنانەی کە ڕژاوە هیوادارم ئەو زەحمەتانی کە کێشراوە ئەو ڕەنجانەی کە خەڵک دیسان دوپاتێکەوە خەڵکی سەر شەقام ناخۆ کێشایانە بە فیرۆنەوە من تەنها ئاواتێکم ئەوەیە ئەنا مۆسیقا دەمێنێ مۆسیقا شتێک نییە کە من بە پێچەوانی زۆر خەڵکی تر زۆر نادەم لە سنگی خۆمای مۆسیقا وایە مۆسیقایش وەکو هەموو شتێکی تر ئیبرازێکە وەسیلەیەکە بۆ جوانکردنی ژیان و دەبێت لەم شۆڕشەدا تا ئەکرێت تا توانامان هەیە هەر کەسە و بتوانایی خۆی بە توانگەی خۆی بتوانێت هەوڵ بدات و بێگومان ئێمە تەنهانین بۆ نمونە جەناب بدام بەوە کرد کە کاک ناسری بەڕێز و من و گۆرانی بێژەکانی دیکە ئەم کارانیان بەڵام لە پشتەوەیشا بەرحاڵ کەسانێتتر هەن کە زۆر زەحمەت ماندوو دەبێت لەگەڵ ئێمەدا یەکێ لەوانە ئەمێ ئاماژەی پێ بکەم شاعر و هاوشاری عزیزی خۆمە کاک خالیدی ڕەشید پورکە زۆر زەحمەتەوە لە ماوەیە بەهۆی ئەوە بە یارمەتی دەربووە بۆ نووسینی بەرهەمەکان لە بواری شاریەوە. بەڵێ زۆر سپاس کاک پێدرام هەڵبەت لە دەرفەتێکی دیکەیە زیاتر گفتوگۆ ئەکەین لە بەڕێ بابەتێکی زۆر گرنگە. سپاس بۆ کاتی پێت بەخشین. سپاس بۆ ئێوە هەر سات و کاتێکی خۆش و سەرکەوتە بن. هەر بژین. برنامه هفترنگ برنامه هنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو بختی چاندو هنرا رنگی بمرنه. ڕۆژی یەکشەمە لە ئەستەمبوڵ خۆپیشاندانێکی ناڕەزایی بۆ زیندانیانی سیاسی بەڕێوەچوو. پۆلیس بە توندوتیژی هێرشی کردە سەر خۆپیشاندەران و ژمارەیەکی زۆریان دەستگیر کردووە. ئەفسەرێکی پۆلیس لە هاوسەرۆکی پارتی دیموکراتی گەلانە هەدەپە کە لە ئەستەمبوڵە فەرهاد ئەنجۆ دەدات. فەرمون لەگەڵ ئەم راپۆرتە. Değerli basın emekçileri. Roja yekşemê HDP İstanbolê ji bo balê bide ser zehtên girtîgehan bi malbatên girtiyan re çalakiyek li darxistilê polîs êrişê çalakiyê kir û li dijî hevserokê HDP İstanbolê û parlamenterê berê Ferhat Encû tundiyê pêkanê polîsek şîmak li rûyê wî xist. HDP Amedê ji bo şermezarkirina van êrîşan helwesta li dijî Ferhat Encû li meydana deriyê daxuyaniyek da û êrişa polîs şermezar kir. Hate gotin ev şîmak ne tenê li Encû li hemî gelê Kurdatiye xistin. تو عریشکی هەمبەر ئیرادەیە خۆیان قبول ناکەن عێریشا لە هەمبەر فەرهاد ئەنجوو هەمان وەختێدا ئەم نێزێ ساڵبەگەرە قەتیعەما ڕۆبۆسکینە عێریشا لە هەمبەر ڕۆبۆسکی بوو عێریشا کولڤان لە هەمبەری me pêktê ser esasê neyariyê pêktê neyariya li hember Kurda kesê xurt nake neyariya li hember siyaseta demokratîk kesê xurt nake o çareseriyê zî bixura nayne çareserî aştiyekî birûme te çareserî xurtkirina demokrasiye em ê aştiyekî birûme zî bînin ser vî axê em ê azadiyê zî bînin ser vî axê têkoşîna me encama wî ê serkeftin be dawiya êrişkara ye dawiya AKP ye dawiya MHP ye û ew ê biçin sergoy dîrokê em cardin êrişa li hember hevalê xwe şermezar dikin. Hate gotin ji bo ke HDP hêzeke û di prosa hilbijartinê de dengê wê zêde dibe li hember wê tundiyek bi zanebûn tê birêvebirin. Yani bi rastî HDP tirsin HDP çiqaste dibe xweyî hêz çiqas çi HDP hêza wî zêde dibe vêga li Tirkiye bijin kêmî sedî pazda dengê wî tune seviya sedî pazda de wê deng bistîne ji ber viya ji vê hêza HDP ditirsin. Daha çendekî berê jî sat çêbû wekîlê me Iğdirê Habîb Eksîk dinigê sê ciya dinigî wî hate şikandin û a Stenbolê jî xwe qet nayê qebûl kirin. Ew şeqam ew sîle havêtiye Kurda. Kesê ku heya îro li hemberê me û li gelê tişta bir zext û zorî watek danîn watek bê hiqûqekî
جه حسابات پرسین و اف ناتا کرن لی مقابل اف پلان سازیه و اف پروژه کیه پولیتیکایت شوپاندن yani em serve kirne u serve biyare marun nikare tu gotna bej habqa ku de diji insanetiye Jegotneku nerazîbûnên li dijî êrişa ser Ferhat Encû û bidome Xecican Farqîn deng Amerîka Amed. هر لی ترکیه پارتیا دستهلاتدار ترکیه AKP هول داده خو بگهینه HDP دا لسر یاسه حجاب لی ترکیه گوتو بیجان بکه. AKP دبیجه هر یاسه یک درباره حجاب ده دوی به دستوری وره پاراستن پارتیین دن دناف دجی CHP لسر و مجاره نرینین دن آنین زمان وک دانینا یاسه که جبو پاراستنا حجاب بی که دستوری ده جه بگره. جبو بهتر زانیارین ها پیمنیر مل انقره ایوب دمیر بمره دم باش ایوب اف مجار تا چه آسته بویه جه ناکوکیان لی ترکیه؟ صالح نزدیکی دو مهبری جخواه نابرا AKP و HDP دا هفدیتینه کاتبو چیکرن دیسا AKP لگل پارتیین سیاسی CHP پارتیا باش و MHP جی هفدیتین درست کربو لی پشتی دو مها جارکادن AKP دخوازه کو سردانا پارتیین سیاسی بکه کو ev zagona bingehîn da were gorandin dîsa yani cigirê gruba AKP Özlem Zengin jî diyar kir ku got ku em naxwazin biçin referandumê heke eva di parlamentoyê da were gorandin em jî neçin referandumê. Rastî ana ev mesela hicabê an jî zagona bingehîn da gorandin dikarin bêjim ku AKP wek mîna siyaseteka taybet jî derdixîne pêş ji bo ku serokê CHP Kemal Kılıçdaroğlu ji bo hicabê qanuneka taybet daxwaz kiribû ewan jî ji bo zagona bingehîn ev anîn pêş wisa diyare ku rojên pêşiya me da jî eva were rojeva Tirkiyeyê. باش ایوب هلوستا یعنی ارگومنتا HDP دوی درباره دا چیه؟ یعنی بیژن پارتیا دموکراتیکا گلان کو آلیگرا کردانه او چه هلوستی دوی درباره ده؟ Salih de hevdîtina yekemîn da ku wezîrên dadê serdana HDP kiribu gel şandeyê ki ew dem ji xwe li wê derê jî HDP daxuyenek dabû gotibû ku em dijî hicabê nînin ji xwe tiştê wisa nîne lê HDP jî hin pêşniyar ji bo AKP kiribû û madda dehemîn da yani ji bo mesela ziman ji bo mesela jina ji bo mesela hin tiştên din jî em heke dixwazin em gorankariyekiya wisa jî têxin و گاوی خوانکی نزدیک چی دیار کربون لی راستی سرویا دا آنا دو مهدر باس بو چند روز بری یعنی جوینا HDP دا اوا هات سرویا هات سکناندن لی دوی واری دا HDP حتی نهاجی تشتکی وبر دیار نکریه راستی HDP دوی دمه دا جی ادی تشکی دن جی دبیجه نخوازه کو زده خوانه کی تخبن و سیاست AKP لبر ویجی HDP آنا بدنگه رنگی که وسط دیار دیگه. باشه ایوب اگرم بدن برچوان کو AKP خوازه ام بیژن یاسیا حجاب دستور ترکی دا وره چسپاندن و ام بیژن پاراستن لالی دن پارتیین دن و کو CHP جمعو دناف دا دخوازن ببه یاسه لند دستوری دا به. یعنی جیاوازی دناف ورا هر دو نرینان دا چیه؟ لسر عرضه و چه به؟ جیوازی تونه راستی CHP وقتا کو ev ani rojevê mebestawan ew bû ku AKP via wek amûrekî hilbijartinê bikar neyne rastî. Yani mebest gorankarî nîm bû divê derê da. Ji bo jî Kılıçdaroğlu yekser xwast û di qanûnê da via xilas bike. Lê AKP jî hema li beramberî via hewildanek derxist pêş got ku em zagoneka taybetdana ew di zagona bingehîn da bigorînin. Gav em tevayê mêze dikin rastî ev yani armanç gorandina kanûnê an jî makezagonî nîne herî zêdetir stratejiyeka hilbijartinê derdikeve pêş ji bo wî jî partiyê mesela CHP via da xwe dûr dixîne. بله پیامنیری ما ایوب دمیر جه انقره مرابوی سپاس جبو وان آگاهیان
دادگاه بلندا ولات سوید دو دشمه داخوازا رادستکرنا کسکی که جاری ترکیه و تی خواستن رد کر و گوت که سوید وی کسی که بکریارن که پی هاتیه تاوان بار کرن سوجدار نابینه. ده دسپیکا و مهدجی سوید کسکی که جاری دادگاه ترکیه و به اندامتیا پککی هاتو بو تاوان بار کرن در سینور کر. جبو شروع کرنا و مجارن ها رزدار اکرم اونن شارزای پیوندی ناونتویج سوید بریا سکایپ بمرایا روج باش ما مستاکرم رادسکرنا روزنامه‌وانه کی وکو بلند کنش لسوید چاوات خوندن بله سپاس راستی جناب تیزان اترسا وی روزنامه‌وانی و گله کسیدن یک ترکیه و دخوازه وارادسی ترکیه بکرد به پروسسا اندامتیا سرلیدانا اندامتیا ناتو سوید فکری السويد بيجو مان بيشتيك السويد سرلدنا عندهم ناتو وجناب تزان تركيجي لهندر ويدر كد قلت عليه شرطادي نسبت السويد تك عندهم ناتو تزان بيجي بروسيسي ادر باسويد السويد قال لك تعويض دان تركيا واسطي تزان وقتها كي او امبارغويا عسكري تركيا هبو راكرن فاش تزان دور 3 مليار كرون يعني 6 مليون دولار امريكي وكريدي دا شركتا رينيسانس تركي كجبو غرب كاري فابريكه پاشه تو دزانه هناك یک دو کرد يعني دربيشي نور كذا امكار بيرادت لك دربيشي نور كذا بو شاز ورد بيجمع زي پاشه بيجم يعني البروسيس تشتي از بحث كده السويدي بو جهه ناراضيه قال لك روزنامه‌وان السويدي عالم السويدي اكاديميسيان السويدي سياستوان السويدي ببيان لرحتي خدام ديار كده وبيان دمديا السويدي كتروجه لهمبر حكومتات شوي يعني شاطو صد ديمقراطيك وان بروسيس استيكري وتشل همبر حكومتان مودرات طبعا كونسرفاتيف همبر هر دوازي ناراضيه قال لك نازل السويد شيبو ونهاجي او ناراضي هي بردوام الراستين ايجا دنامه تزان تركي السويد قال لك كتوازي ام قاربي سي جروبي جدا جروبا اندامكا اي بكاكي لكن جروبا اندامكا اي جماعه فتح الله جولان لكن وجروبا اندامتيا اي جي دي دهاش خافجه رخصنا تركيا اتشبت دبي بروسيسيدن دو كاتي هاري جرين كتركيا سرد ساكنه هنا دو كات سوان جماعه فتح الله جولان حسيت يجي بلان كلاش جناب تنظام دبريا او انقلابا اكل بيجن دماغات هموز التركي تشيبو او سروكيه غازيتا توداي زمان بو تشتا تركي دي بيجي بيقول هباد دكي بخدي غرابي افيال لبس انقلاب يجي او بري انقلاب بحشت روجا بتوداي زمان ده بلان كلاش نديس يقول روش خراب ده وهي خراب تجي ده وهري خرابجي باشا ما تركي البياضي هذا دكتور هذا كتيدو امين اولي جرينج بو تشاز ديجن كتيدو امين اوي كجد عبد الله بوسكور كتيدو يقول هبار كم بكشتنا سفير روسيا اندري كارلوف لانقره دبي اولي كسي كشتني هذا تركي بين السويد لازم هذا تسليمه بك دكتور اكرم تنها اني زمان كو يعني بيجن تركي لسر سي اصلا سي جروبان يعني ام بيجن كسن كو غريداي بوان سي جروبان يعني او بولند كنجي كو غريداي او فتح الله جولانا ودمي تركي شو ايرو اني بو زمان كو او جوي بريارا دادگاه سويد نرازينا او تشتكي نينيه قالك نينيه جاليه سويد و خمن تركي في درباري دا دشكي جان اصلا يعني سركي دا خوازن كسن غريداي پکي رادس بكن يعني جولان رادس بكن كي جان جبو تركي بهتر دپيشتنا قناعات عمد وقتها بريان هاي بحث فرصه قال قليل بو قناعات تمر وجهك اسف عندكم تركيا جرينجيه بهتر دزن كسي جماعتي فتح الله جولان جبوتش زبرك يجي يعني حساب سياستها هندرجي هي تزانه جنابنا جماعتي فتح الله جولان واردوغان دي قال لك ناكوكي تشيبونو وتزانه شري هاتكرن لهر اقلاب شيكن هبدو كشتن هبدو خصن حرصا جكار آميت او بوي سبب انا جبو اردوغان قال لك مهم برياح البجارتنا بتيبتي كثير طرفي جماعتي فتح الله جولان وكثير في غوري منها بحث كرن يعني وقت avec بلان كلاش عبد الله بوسفورت كيدبي سفير روسي كشتي وقال لك بيجي المانيا يعني تركي دخوازه كتانا اساس ايك دخوازوان بالبدسه فانا حتى بدر هاجر سويد باكا فانا غرافي بابي برغي دلالتن زانش فا دما واني علم بحث لكن يا سويد وان تسليم ديك تزان يك دو كر تسليم كرن ياتش
يعني روجا وقرر ما زلنا السويد شكري ونجم تركي شكري يعني أساس إيه روجا شكري أف ثلاثة إيه كسين بأندام كذا فتح الله قلنا كان يتحام كرن أو هم السويد راجع سيبر لهذا السكنة يعني مديا السويد يتياتر وهم جي تركيا جبويد أز نسوي فرصته أنا عادي من بيتري جرانية الجماعة فتح الله يا قولن باش أف زلال بو ما مسج برده ما كيما خوازم في برسيش تبكم يعني هناك بالك رنجا تشالكواني كرد بيجن كود دمك كذا كو سويد بري چندرو جان محمود تات كو باندام تيا بگه کی هاتیه تاون بارکرن رادس کرد دمك كذا كو کسی که روزنامه وانی کی وک بلند کنش رادس نکر و دمه سويدي جوازيت خند نافينا كسن غريداي جولان وكسن غريداي بككي قناعتي من بالفس برصاب قوتي وبدي قمان جماعتي فتح الله جولان تجريان نعم التمويل تجربتها خطه تجربتها خردا قال لك خرطني وقناعتي من السويدي اريد جدايه دخلنا وبرصادني كاك صار بلكي هذه جنيه سويد بيت داويه قال بشون داويه حاجه جنابه زانرن او تشتيك مقوطنها 6 مليون كرون يعني 6 مليون دولار دان تركي او para سكن عندن باشي المسألة اللي فتح الله قرنجي أساس بخصن بلاد كلاس تسليم بكن باشي أوي سكن عندن لبت السال مرد الريدان شيء يجي السويد ويا جيشتي الحبري حكومة قال له فرق والحبر بعض تشتيك تعويض السويد ضد تركي ضد ديار السويد نها إدي إقنابوك أو تشيجي بد تركي أو تركي هجوان هي تر بخوازة قناعتك من نها السويد وكين كفرينك أو سياستها كابي هلا أوي يعني اویز بو اندام تیاوینا يعني هستك جماعه بو کویدی داخوازن داوی و ترکیه و بداوی بن هر جاره که یکی را دست بکن و کسی دی بخوازه و هر وها بمینه اراتو داولی برنت که دما مکم اکرم اونن شرازای پیوندی ناونتوی تج استکهلم سوید مرابی سپاس بو وازانیاری کڕیارانی بولگاری بە ئۆتۆمبیل و پاسی پڕ لە خەڵکەوە سنووری ڕۆژاوای تووشە دەبڕن و سوود لە دابەزینی لە ڕادەبەدەری لیرەی تورکی وەردەگرن بۆ ئەوەی پێش جەژنەکانی سەری ساڵ بچن بۆ کڕیاری. یەکەم ویزگەیان نووسینگەی ئاڵوگۆڕی دراوەکانە بەر لەوەی بەرەو بازاڕەکان و دوکانەکانی خۆراک و خواردەمەنی بڕۆن بۆ شاری ئەدرنا لە باکووری ڕۆژاوای تورکیا. گەشتارێکی خەڵکی شاری بورگەڵسی بولگاریا بە مەبەستی کڕینی جلوبەرگ و فەرش بۆ هاوڕێکانی گەیشتە شاری ئەدرنا. کڕیارێکی دیکە لە پێرنیکەوە هاتووە بۆ ئەوەی بۆ هەموو خێزانەکەی بازاڕی بکات. تورکیا لە تەنگەژەی ئابووری و قەیرانی ئابووریدایە ئاماری هەڵاوسانی فەرمی لەسەر و لە 84.39ەیە. ئەمەش کاریگەری لەسەر نرخی خۆراک و سوتەمەنی و کەلوپەلی ناوماڵ دروست کردووە بە تایبەتی بۆ هاوڵاتانی تورکیا. ئەدرنا لە ساڵی 2022دا 1,700,000 سەردانیکەری بەخۆیەوە بینیوە بە وتەی ڕەجەب گۆرگان سەرۆکی شارەوانی ئەدرنا. واشنطن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرم و گورتترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. دماکو ایگور پونوچیونی یکم کاریکاتورا خواه یا سیاسی کشاند او لروسیا دجیا او لبانک که دخبتی داگیر کنا روسیا یا قرمه ده سال 2014 ده الهام داوی که به ناو پینوسا الیوشا ستوپن بکشینه بهتر آگاهی دوی راپورته ده. اف وینه کارتون سیاسی گوتیش خستنه سر شر اوکراینای جلای ایگور پانوچیونی و هاتنه چیگرن گوج سال 2014 ورده کشد دما روسیا کرایمیا تبلیغ گریه. Произошла аннексия Крыма. Dema Krimiya hat tevlîkirin gelek bandur li Semrikir. Vekî parêzerek perwerdekirî min zanî ku Rusya ketiye qonaqeka reş û tarî û encamên wê de gelekî xirab bin ji bo welatî. Min dixwaz vekî zarokekê wênan bikêşim ku hewl dida ka çend gelê Rusyayê sergermin sebaret tevlîkirina Krimiyayê. Lê min rexne dikir û henek bi wan tiştên min didîtin dikir.
پانوچیڤنی بەرهەمێن خوا بناوێ پێنووسە ئەلوشە ستوپن وەشاندن کو کوڕێکی تەمەن 7 ساڵی رووسیە و جیهانا لە دۆر خوا دکێشت. من navê pênûsa xwe Alûşa helbijart ji ber ku dengê wê şîrîn û xweş bû û paşnawa wê Stupin ji ber peyva Putin û ya îngilîzî stupid li hev de anî. Li sala 2014 پانوچیڤنی karê xwe yê banqê hêla û dest bi kêşana wê neyan kir. Ez ji rayadara neditirsiya lê ji kesên ku bû rejimê kar kirine. Gela kesên ku tu rejimê de ne dikarin bu tiştê min dikêşan min ceza bikin. Di vî demî de xelk baş dihatin berçaw lê her hewlek bû nakokiya tigelvan bi her şeyên kesatî didîtin û bû wan ez dijmin bûm. Sala 2015 ew ji Rûsya hate Amerîka û li ser karê xwe berdewam bû lê vê carê bêtirs. Îro ew li San Francisco dijît û wêneyên siyasî li ser hest û şerê li Ukrayna dikêşit. Sembola Rusya modern çakûç e. Li vir min weke nîşanek tirsina kêşaye ku niha diqevimin û diyar e wek em dibînin dêr xelkî berev mirina wan rê dikin. ew hin caran şêwaza hunera Edward Monik ya tabloya hawar û qêrîn her wesa folklora Rûsî bikar tînit. Heta niha wî zêdetirî 1500 kartûn kêşan e û pêşengeh li Ewropa û Ukrayna hene. Ew dibêjit wek hunermend karê wî ew e ku bi pênûsek tîj xweçekdar bikit û berdewam bit. Tevî ku layangirên wî heş karê wî nekin. Raporta Anne Rice, Hêlin Sindî, Dengê Amerîka. ڕۆژی دووشەممە بەرپرسێکی ئەفغانستان ڕایگەیان ژمارەی کوژاوەکان بەهۆی ئاگرکەوتنەوەی کەش ترێلەیەکی نەوت هەڵگرەوە لە تونێلی ساڵانگ پاس لە بەرزایەکانی ئەفغانستان بۆ 31 کەس بەرز بۆ و دەیان کەسی دیکەش بەهۆی ئاگرکەوتنەوەکەەوە بریندار بوون. ڕووداوەکە درنگانێکی ڕۆژی شەممە لە پارێزگای پەروان لە باکووری کابوڵ ڕوویداوە و ڕێبوارانی هەردوو دیوی دەواازەی شاخەکە گیریان خواردووە. شرافەت زەمان عەمار وتەبێژی وەزارەتی تەندروستی گشتی ڕۆژی دووشەممە بە ئاژانسی فرانس پرسی ڕاگەیاندووە بەهۆی ڕووداوەکەەوە لایانی کەم 31 کەس گیان نەدەستدا و 37 کەسیش بریندار بوون. دەواازەی ساڵانگ کە یەکێکە لە بەرزترین ڕێگە شاخاویەکانی جیهان کە بەرزیەکەی نزیکەی 3650 مترە لەلایەن پسپۆڕانی سەردەمی سۆڤێتی جارانەوە لە ساڵانی 1950دا دروست کراوە و تونێلێکی تەنگەبەرە و تونێلێکی سەختە. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ل باجار حلب چه عریما کردستان جه خودیکرنا آجلان یه بناو راسان بزنین سانین جه بو برهمینان شیر جه هولندا آنین عریما کردستان عراقی اونها هجمار وان گهشتی نزیکی 1000 سری پیامنیر مل حلب چه راپورت آماده کریه. بە سیستەمێکی پێشکەوتووی جیهانی بزنی سانین لە هۆڵنداوە هاوردەی هەڵەبجە کراوە و لە کێڵگەی ئاژەڵداری ڕاسان بەخێو دەکرێن بە مەبەستی سوودوەرگرتن لە شیرەکەیان کە هەموو بزنێک خاوەنی داتا و زانیاری تایبەت بەخۆیەتی. سیستمی بەڕێوەبردن لەم شەڵگەی ئێمەیە لە ڕێی سۆفتوێرێکەوە بێ ئەو بزنانەی کە هەمانە هەر هەمویان خاوەنی داتا و زانیاری خۆیانن لەو بەرنامەیە تۆمار کراوە و هەر بزنێک ڕۆژانە کە عیلاجی بۆ ئەکرێ بە عیلاجەکەشیەوە داخڵ ئەکرێ ینی چی وەرگرتووە چەندێک دەرمانی وەرگرتووە چ دەرمانێکی وەرگرتووە چەند جار زاوە چەند کاری بووە کارەکانی نێرن یامێن هەموو داتا و زانیاریەکان لەو سۆفتوێرە تۆمارەکرێ و هەر بزنێکیش کە نەخۆش ئەبێت ئێمە هۆسپیتاڵ پێنمان هەیە لێرە ینی جیاکرێنەوە لەم پێنانە نابن پێنی خەستەخانەمان هەیە جیاکەینەوە شیرەکەی تێکەڵ بە ئەو شیرە ناکرێت کە ئەخرێتە بازاڕەوە. بزنەکان سەرەتا ژمارەیان 300 سەر بووە ئێستا ژمارەیان بەرز بووەتەوە بۆ 1000 سەر. جگە لە شێوازە سروشتەکەی بۆ زۆربوون شێوازی دەستکردیش لە ڕێگەی سوودوەرگرتن لە تۆوی بزنەکانەوە بەکاردەهێنرێت.
شێوازە تەقلیدیەکە ئەوەیە کە نێر ئەخەینە پاڵ بزنەکان لە وەرزی زاوزەیە لە وەرزی بەتەگە هاتنی بزنەکانە ئەمە شێوازێک و شێوازێکی ترمانەیە کە بۆ یەکەم جارە لە هەموو عێراق و کوردستانیش یەکەم جارەوە بکرێت کەڵدانی دەستکردمان کردووە بۆ بزنەکانمان تۆمان لە باشترین نێری سانینی هۆڵندی وەرگرتو و لێرە بەکارمانێناوە بۆ بزنەکان. لە کێڵگەکەدا بزنە شیردەرەکان و کارەکانیان لە یەکتری جیاکراونەتەوە. شیرەکە دوای ئەوەی وەردەگیرێت لە ڕێگەی سیستەمێکی ئۆتۆماتیکیەوە ئامادە دەکرێت بۆ بازار. دۆشین بۆ بزنەکان دەکرێت بە ئامێرێکی ئۆتۆماتیکی کە هیچ بەرکەوتەیەکی لەگەڵ دەستی مرۆڤانیە. شێرەکە بۆ کووتمان قڵە بێ بۆ تەنکی ساردکەرەوە لە ماوەی 4 ساعاتە ئەتوانێت پلەی گەرمی شیرەکەدا بڕۆزێنێت بۆ 4 پلەی سەدی و لە دوای ئەوە شیرەکە ئێمە خۆمان لە کارگی خۆمان پاسورایزی بۆکەین بۆ پلەی 75 لە پلەی 75 پاسورایزی بۆکەین و ئامادەیەکەین بۆ هاوڵاتیان. خواردنی بزنەکان هەر لە کێڵگەکەدا لەلایەن کارمەندەکانەوە بەرهەم دەێنرێت کە ڕووبەرێکی فراوانیان بۆ بەرهەمێنانی خواردنەکەیان ئامادە کردووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. ئاژانسی فەرمی ژاپۆن KCNA بڵاوی کردەوە کۆرەی باکوور ڕۆژی سێشەممە استراتیژی نوێی ئەمنی ژاپۆنی بە گۆڕینی بنەڕەتی ژینگەی ئاسایشی ناوچەکە شەرمەزار دەکات و هۆشداری دالەوەی کە نیشانی دەدات هەڵبژاردننی ژاپۆن چەندە هەڵە و مەترسیدارە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆریای باکوور ئەم لێدوانی داوە چەند ڕۆژێک دوای ئەوەی ژاپۆن گەورەترین گەشە سەندنی لەشکری خۆی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئاشکرا کرد لە کاتێکدا گرژیەکانی هەرێمەکە و لەشکرکێشی و داگیرکاری رووسیا لە ئۆکرانیا ترسی شەڕیان لێکەوتۆتەوە. پلانی بەرفراوان و 5 ساڵی تۆکیۆ لە ژاپۆنێکی ئاشتی خوازانەدا بیری لێ نەدەکرایەوە. بە پشبەستن بە بودجەی ئێستا ئەو وڵاتە دەکاتە سێهەم گەورەترین وڵاتی جیهان لە دوای ئەمریکا و چین لە ڕووی بودجەی لەشکریەوە. وەزیرە دەرڤایە ئوسترالیایە پێنی وانگ ڕۆژە سێشەمێ داخواز کرد کە وڵاتیان کە لە چینێ گرتینە وەرن بەردان دەمەکێدا کە ئەو سەردانە بێژینێ دکە. وانگ دێ ببە یەکەم دیپلۆماتکارە ئوسترالیایە کە دێ 4 ساڵاندا سەردانە چینێ دکە سەردانەکە کە ئارمانج ئەوە تێکەلیەن ئالۆز ڕاوەستینە و ڕۆژە سێشەمێ و هەروەها ji Australyayê biçew li gel şêwirmendê Çînê û wezîrê derva Wangî hevdîtinekê pêkbîne û berî çûyîna xwe diyar kir ku dê mijara du Astraliyên girtî were rojevê. Rojnamevanî Astralya Jinglei di tebaxa 2020 de ji hêla berpirsên Çînê û Yangjong ew jî İsraîliyê ku ji dayikbûyê Çînê bû di çilleya 2019 de hatibûn girtin. سەرۆکوەزیرانی خاکی کاریبی هۆڵنددا لە سنت مارتن ڕۆژی دووشەمە داوای لێبوردنی هۆڵندای سەبارەت بە ڕۆڵی هۆڵندا لە کۆیلایەتیدا بە کتوپڕ و بەناچاری ناوبردووە. هەروەها لە دوای ئەوە پەرلەمان خۆی بە دوورگرد سەبارەت بە هەڵوێستێک بەرامبەر ئەو ناوچە کۆڵۆنیەی پێشوو کە جێگایەکی گەشتیاریە و بەناوبانگە لە کاریبی و ژمارەی دانیشتوانەکەی زیاترە لە 42,000 کەس. وتارەکەی برۆتی لەلایەن چالاکوانانەوە پێشوازی لێکرا و بە مێژووی ناودێرکرا، بەڵام پلانەکە یەکلاییکەرەوە نییە و بۆ چاکردنەوە و قەرەبووکردنەوە هیچ شتێک لەو بارەیەوە باز نەکرا. لەبری ئەوە وا بڕیارە سندوقێکی 200 ملیۆن یۆرۆیی دا بمەزرێنن بۆ دەستپێشخەریەکان بۆ یارمەتیدانی ڕوبەڕووبوونەوەی میراتی کۆیلایەتی لە هۆڵندا و کۆڵۆنیاڵەکانی پێشووی ئەو وڵاتە بۆ بەرزکردنەوەی پەروەردە سەبارەت بەو پرسە. دەستەیەکە سۆندخواران یا لۆس ئەنجلسێ ڕۆژە دشەمێ ئەکتەرێ سینەمەیە هاروی وینستن بە زێدەگاوین سێکسی سوژدار دیتە ئەو ji بۆ وینستن سوژدارکردنا دویەمە. دامەزرێنەرێ فیلمên Miramax ji sala 2017 ve bûye rûyê iddiayên destdirêjiyên seksiya bi navê Me Too. Lê New Yorkê 23 sal ji ber sûcê zayendî
گرتیه. ده 5 هفته گواهیدان ده لدادگاه بلندا لوس آنجلس 4 کسان ده ناو ده چیکرا بلگه فیلمان جنیفر سیبل نیوسوم که جنا پاریزگار کالیفرنیا ادعا کرد که وینستین ده ناورا 2004 و 2013 ده دستریجیا سیکسی لوان کریه. بینر هجال و دره کرد کنکشن بداوی ها تا جارک دن ببینن ناف خیر و خوشیه ده. هر شاد و بختور بس.